بەردەوام دەبین لە تۆری سێمی پرۆگرام لە سۆرانەوە میوانمان دەبێت باسەوە دەکەین کامڕۆ لە زانکۆی سۆران دیدارێکی نێودەوڵەتی لەلایەن بەشی مێژویە و زانکۆیە بەڕێوە دەچێت بە دروشمی دکتۆر کەمال مەزهەر مێژوونووسێک لە یاخود ژیان و ڕێبازی لە نووسینەوەی مێژووی کوردیدا بۆ گفتوگۆکردن لەبارەی ئەو دیدارە ڕاستەوخۆ لە سۆرانەوە بەڕێز دکتۆر محەممەد گەلاڵی بەڕێوبەری یەکێک لە پانێڵەکان لە دیداری نێودەوڵەتی مێژوو لە زانکۆی سۆران لەگەڵماندایەت دکتۆرم کاتت باش بێت دەمەوێت دەستپێکی پرسیارەکەم باس لەوە بکەین ئامانج و گرنگی ئەم پانێڵە یاخود ئەم دیدارە مێژوویە خۆی لە چیدا دەبینێتەوە. زۆر سپاس بۆ کەناڵی کورسات نیوز دەستان خۆش بێ بۆ ئەو داوەتکردنی ئێمە زۆر سپاس مەمنون. حقیقەتەن دیداری نێودەوڵەتی دکتۆر کەمال مەزهەر مێژوونووسێک لە یاقوت ئەمە لە ساڵیادی یەکەمی کۆچی دوایی ناوبراوە ئێمە هەڵساوین بە ئەنجامدانی ئەو دیدارە زانستیە نێودەوڵەتیە بە بەشداربوونی پسپۆڕانی ناوخۆ و دەرەوەی وڵات. گرنگی ئەو کۆنفرانسە لە دووبارە خوێندنەوە و هەڵسەنگاندنەوە و باسکردنەوەی کارە زانستیە پڕبەهایەکانی دکتۆر کەمال مەزهەرە کە لە ماوەی 6 دەیەدا توانی مێژووی هاوچەرخی کۆر هەموو کونج و کەلەبەرەکانی لە ئەرشیفخانەی ئیمپراتۆرەتەکانی وەکو ڕووسیای تزاری دواتر یەکێتی سۆڤێتی جاران و هەروەها لە ئیمپراتۆرەتی بەریتانیای مەزن و ئەرشیفەکانی فەڕەنسا و هەروەها ئەرشیفەکانی ئەڵمانیاش بەشێکی زۆری لەوانە لاپەڕەکانیان هەڵبداتەوە و مێژووی سەرلەبەری نوێی کورد بە تایبەتی لە دوای ساڵی 1959 بنووسێتەوە. تەوان یەکەم وتاری لە ڕۆژنامەی بڵێسە یان لێکۆڤاری بڵێسە لە سلێمانی لە ژمارەکانی 3 و 5 و 6 ئەو کاتێکە قۆناغی چواری زانکۆ بووە وتارە زانستیەکانی لەسەر مێژووی شارستانیەتی کورد و مێژووی زمانەکەمان زمانی کوردی بڵاو کردەوە پێش ئەوەی کەوا لە ساڵی 1960 بڕواتن لە بۆ یەکێتی سۆڤێتی جاران لەوێ کە دکتۆرا ماستەر و دکتۆرا واروها دکتۆرای ناوە بخوێنێ کە یەکەم کەس لە خۆرهەڵاتی ناوە ڕاستە توانوێتی ئەو دکتۆرای ناوە ماوەی 6 ساڵدا تەواوی بکات و کارە زانستیەکانیشی لەوێ زۆر وە تەقریبی نزیکەی 30 کاری زانستی بەستەنها کە کاتی کە تەڵەبەی ماستەر و دکتۆرا بۆ لە مای ئەو 2 ساڵەیەدا 30 توێژینەوە واروها نامەیەکی ماستەر و دکتۆرا و دکتۆرای ناوە کە هەر هەمووی 1500 لاپەڕەیە ئەو کاتای بە حقیقەت لە کوردستان و لە کوردستانی گەورەدا بەگشتی یعنی نووسینەوەی مێژووی ئەکادمی زۆر شێوەیەکی زۆر کەم بووە بابەتایبەتی لەلایەن دەوڵەتەکانەوە مێژووی کورد بە شێوەیەکی ئەکادمی نووسراوە بەڵام بە ڕەهەندی ئەو دەوڵەتە داگیرکەرانی سەر کوردستانەوە بۆ نمونە وەکو تورکیا وەکو ئێران وەکو عێراق وەکو سووریا هەروەها دەوڵەتە هەزلهێزەکانیش ئەوانش بە ڕەهەند و بەرژەوەندی خوان ئەو مێژووی کوردیان بە شێوەیەکی ئەکادمی لەلایەن دەستگا زانستیەکانەوە نووسیویانەتەوە. دکتۆر کەمال مەزهەر وەکو بە عەرەبی پێی دەڵێن ئوستاذ الئەجیالە یعنی با بڵێن ئوستادی هەموو نەوەکانی ئەکادمی کووردا کە لە مێژووی کووردا بە درێژایی بڵێن 70 ساڵی ڕابردوو کە مێژووی کورد بە شێوەیەکی ئەکادمی نووسراتەوە. بەڵێ دکتۆر محەممەد ڕۆڵ و پێگەی دکتۆر کەمال مەزهەر لە نووسینەوەی مێژوو هەروەها ئەو کارانی کە کردوێتی بۆ دۆزی کورد لە دیدارەکەدا چۆن باسی لێوە کراوە و چۆن خراوەتە ڕوو؟ بەڵێ زۆر گرنگە. ئێستا مەسەلەن بۆ نمونەیەک لەو باسانەی کە پێشکەشەکرێ لەسەر شێوازی نووسینەوە و هەروەها ئەو گرنگی نووسینەکانێتی بۆ نمونە کتێبێکی هەیە بە ناوی کەرکوک و تەوابیعها حکم التاریخ والضمیر ئەنەوە کێ لە کتێبە هەرە گرنگەکانە کە کاتی خۆی لە شاری بەغدا نووسیوێتی پێش پرۆسەی ئازادی عێراق ئەو کتێبە کە لە ڕێگەی مامۆستا عەبدوڵڵا حەسەن زادەوە نێردراوە بۆ ئەو کاتە سەرکردایەتی کورد لە کوردستانی باشوور و بە تایبەتیش بەڕێز سەرۆک کۆماری پێشووی عێراق جەنابی مام جەلال تاڵەبانی دواتر کە وادانراوە کە ئەو کتێبە پێش بڵێن پرۆسی ئازادی چاپ بکرێت بەڵام دەوە کە پرۆسی ئازادی بەسەداهات لە 2004 لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری ئەو کاتەی ئیداری سلەیمانیەوە چاپ کرا ئەو کتێبە زۆر گرنگە لەبەرەوەی بۆ لایەنی نەزەری یان تیۆری کە تا ئێستا کەم باس کراوە لەو مرافعایی کەوا جەنابی مام جەلال
بڵێن لە شوباتی ساڵی 2004 دا مرافعی گەورەی کە پێڵان لەوێ کە بەرزی کردەوە لەسەر کوردستانی بوونی کەرکووکەوە ئەو کتێبی دکتۆر کەمال مەزەر بوو چکە لێ ئەو مادێ خاوەی ئەو کەرستەیە کە جەنابی دکتۆر کەمال مەزەر ئامادەی کردبوو لای مام جەلال بوو پێشتر با بڵێن پێشەوەی ببێتە کتێب یعنی ئیتر کە مامجا ئەو سەرچاوی کە خوین بۆ کە سەرچاوێکی تا ئێستا زۆر دەگمەنە لەسەر کوردستانی بوونی کەرکووک لە سەردەمی هەرە کۆدەوە نووسرابیتن حتا وەکو ساڵی 1950 و لەوێوە لە مادەی 58 ئیدارەی دەوڵەتەوە دواتر لە مادەی 140 دەستوری هەمیشەی عراق ساڵی 2005 کێشەی کەرکووک تەثبیت کرا بۆیە ینی گرینگە کە من باسی دکتۆر کەمال مەزەرەکەین طبعا هەر لە بواری نووسینەوەی مێژوودا نزیکەی کە 31 کتێبی نووسیوە ئەمە بۆیە باسەکرێت کە گوتم ئوستادی ئەجیالە یان با بڵێن ئوستادی نەوەکانی ئەکادیمیەکانی نووسینەوەی مێژووی کووردە هەر کتێبێکی هەر نووسینێکی هەر توێژینەوەیەکی بێنیە بەرباز ئەهمیەتێکی گەورەی مێژووی هەیە لەبەرچی لەبەرەوەی یەکەم کەس بووە لە دوای ساڵی 1950ەوە کە بە شێوەیەکی ئەکادیمی لە دوای مامۆستا حوسێن حوزنی مکوریانی و لە دوای مامۆستا محەممەد ئەمین زەچی بەگەوە مێژووی کە نووسراوەتەوە با بڵێن لە سەردەمی نوێدا ئەو سێم کەسە دێتن بە شێوەیەکی زۆر ئەکادیمی بەڵام لە ئەکادیمیەکاندا هەر یەکەمە لە نووسینەوەی مێژووی کووردە چونکە زۆر لاپەڕی شاراوەی لە ئەرشیفخانەکانی دنیادا دەرهێناوە و لەسەر مێژووی کورد و نووسیوێتەوە و خستوێتە بەر نەوەکان لە ساڵانی پەنجایەکانەوە هەتاوەکو ساڵانی 2016 و 17 تا ئەو کاتە نەخۆش کەوت کە دواتر لە بۆ چارەسەری چۆ وڵاتی ئەڵمانیا و بەڵام بەداخەوە لە ساڵی پار لە 16 سێ ساڵی 2021 وەفاتی کرد. بەڵێ دکتۆر اینجا و گرنگی بڵێن ئەهمیەتی یان با بڵێن کارە پڕبایەخەکانی لە هەر باسێکیدا وەکو باسم کرد ئەگەڕێتەوە بۆ ئەو کارە یەکەمینانی کە ئەو کردوویەتی لە نووسینەوەی مێژووی کووردە. دکتۆر ئەوە بپرسم ئەم دیدارە تا چەندە هەنگاوێک دەبێت بۆ ئەوەی بڵێن لە نووسینەوەی مێژوودا هەر هەڵەیەکی کردیان هەر شتێکی بە هەڵە بەسەدا تێپەڕی بیتن دکتۆر ئەگەر جێویستی دەنگی منی دەمەوێت ئەمە بپرسم ئەم دیدارە تا چەندە هەنگاوێک دەبێت بۆ ئەوەی لە ڕێگەی ئەم دیدارەوە کارە مێژوویەکانی ئەو پەڕی خاکەڕایی و لایانی زانایی و توانستی زانستی دکتۆر کەمال مەزەر. باشە دکتۆر ئەگەر گوێویستی دەنگی من بیدە ئێستادا دەمەوێت بپرسم لە ڕێگەی ئەم دیدارەوە تا چەندە هەنگاو دەدرێت بۆ ئەوەی تەواوی کارە مێژوویەکان یاخۆت هۆکار بێت بۆ دەوڵەمەندکردنی مێژوو لە ڕێگەی ئەو نووسینانەی کە دکتۆر کەمال هەیەی ئەم دیدارە تا چەندە هۆکارێکە بۆ ئەم بابەتە. حاڵیەوە ئێستانەکە بڵین ئەفنخوا ئێستانەکە لە ساڵی پارەوە لیژنەیەک دروست بووە لە شاری هەولێر و لە دەرەوەی وڵاتیش لای دکتۆر کاک دکتۆر جەبار قادر لە هۆڵمدا سەرپەرشتی ئەو پرۆژەیە کاتن کۆکردنەوەی بەرهەمەکانی دکتۆر کەمال مەزەرە لە تا ئێستانەکە نزیکەی 14,000 لاپەڕیان لە کارەکانیان کۆ کردوتەوە و ئێستا لە بەردەمی چاپە کە چاپ بکرێتن حقیقەتەن و پرۆژەکە با بڵێن لایەنی دارایی کە بۆی دابینکراوە بە تایبەتی شەهلاخان هاوسەری کۆچکردو دکتۆر کەمال مەزەر ئەو بڵێن بەرهەمەکانی هەمووی کۆ کردوتەوە و چاپ کردەوەنەوە لە ڕێگای لیژنەیەکی زانستیەوە کە جەنابی پرۆفیسۆر دکتۆر جەبار قادر لە هۆڵمدا و پرۆفیسۆر دکتۆر ئازاد عوبێد و پرۆفیسۆر یاردە دکتۆر دڵشاد محمود و دکتۆر کامەران محەممەد و کۆمەڵێک هاوکاری تر لەو بوارەوە توانیتیان هەموو بڵێن چاپکراوەکانی بە کوردی و بە عەرەبی و بە ڕووسی هەمووی کۆ بکەنەوە هەڵە نەبم وابزانم دەبەرگە یان 12 بەرگە ئامادەیە لە بۆ چاپ بەڵام هەندێک وەکۆی باسییان کرد هەندێک شت هاتوتە پێش نەیانتوانیوە لە کاتی خۆی لە ساڵیادەکەیە چاپی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد گەلاڵی بەڕێوبەری پانێڵ لە یەکێک لە پانێڵەکان لە دیداری نێودەوڵەتی مێژوو.